کاکە بوەستە ئەوها هیچ ناکرێ مەسەلەکەی بەس ئاڵۆز دەکەن ئێستا دکتۆر سیروان و نەشئەت دێن چیرۆکێکی نەبیسراو هەیە بۆتان باس دەکەم. چیرۆکی چ خاتون؟ چیرۆکی چ؟ کە چیرۆکەکەمان جۆلێ بوو ئەوجا قەرار دەدەین. لە بینی خۆمان سێ کەسین پێک نایەن نۆبەتی نەشەت و دکتۆریە. بەس هیندێک سەبر و هەبێ بێ ئەو چیرۆکەمان بۆ بڵێ ئەو کات قەرار بدەن. ئەو نەشەتە چێیە؟ دواوە سێتی پاڕە گورگەی بابمە. وەسێت سەبزان کێ لە دەرگادا نەشەت وەسێت فەرموو. کاتیان باش بەخێر خێر بێ دکتۆر. سپاس. فەرموو. کاک نەشەت فەرموو. بەڕێزان بۆی بزان لۆ هاتیمە حەزم لێ پێتان بڵێم چیرۆکەک هەیە کارەساتە نامەوێت باسی هەموو تەفاسیلەکان بکەم حەزم لێ کاک نەشئەت بە زمانی خۆی ئەو کارەساتە لە بۆم بۆ بژێڕتەوە. نەشئەت جان دانیشە چۆن لە بۆ من جێراوە بە هەمان شێوە لە بۆ هەم جێڕەوە باشە؟ لەبیرم دێو کاتێک کە منداڵ بووم و تازە پێ ڕادەگەیشتم وەکو هەر خانەوادەیەکی دیکەی سەر لێ شێوە بڕیارماندا ئێمەش بڕۆین بۆ ئەوروپا. باب مۆزعی مادی باش بوو خراپ نەبوو بەڵام لەبەر چاولێکەری و خزم و دۆستەکانی کە چووبوونە ئەوروپا ئەویش ئەو قەرارەیدا هاوڕێیەکی هەوو بە ناوی فاروق گورگە. فاروقی ڕەحمەتی هەزار ڕەحمەتی لێبێ. فاروق گورگە لەبەرەوەی هاوڕێ منداڵی ئەو بوو سیقە و متمانەیەکی زۆری لە لای باوکم هەبوو. باوکم بە متمانەوە پێوت بوو کە بڕی $10 لەگەڵ خۆی دەبات بۆ ڕێگا و سەفەرە. ئەو قاچاقچی ئێمەی برد چوونە تورکیا و کاتێک کە گەیشتنە شوێنێکی چۆڵەوانی بە بیرمە کە مینی پاسەکەیان ڕاگرتین. دایک و باوکمە هێنای خوارەوە هەر لەوێ دەست بەجێ هەردووکیانیان کوشت. ئاوڕم نەداوە لە پەنجەرەکە ڕام کرد بەڵام گوێم لە هاواری خۆشکە بچووکەکان بوو لەگەڵ دەنجی فیشەکە بەدوای دەنجی فیشەکەکە کە بە دوای داهات حەڕام کرد و ڕام کرد. دوای چەند کاتژمێرێک چوومەوە سەرسەریان و سەیریانم کرد هەرچێکیان لەوێ تەواو بوون و کوژرابوون. لە دوای ئاگام لە خۆم نەما کە چاوام کردەوە لە جادەکانی کوردستان بووم پیاسەم دەکرد بەڵام ئەو نەشئەتەی ئێستا نەبوو. شێت بووم شێتێکی تەواو سەرگەردان ئەگەر بە هاوکاری جەنابی دکتۆر و خاتوونی پارێزەر و براکەتان نەبووە من لێرە نەدەبووم بۆ شێوازە نەدەبووم. تەماشاکەن فاروق گورگەی بابمان چی کرد؟ بابم ئەوە دواوە سێتی بوو. تەماشاکەن ببینن چ کارەساتێک بەسەر ئەو کوڕە دەهاتووە. ئێوە خەرخەمین ماڵی دنیا و پارە و سامانتانە کە بە سەیریکە کەژیانی چۆن تێک چووە. دەتوانن تەنانەت بۆ یەکتر کەس خۆتان بخەنە جێیە و ناتوانن. کاکە ئێوە هەردووک لە من گەورەترن لە من عاقڵترن لە من تێگەیشتووترن. تکایە لێتان دەپاڕێمەوە. ئێستا ئێمە ناتوانین هیچ هەستێک بەو کوڕە بدەین. ناستی باوکی نە دایکی نە خوشکەکەی ناتوانین هەستی پێ بدەین تێبگەن. مانە خەرە بوویەوەدا
تەلەقەرەبوویەوەدا و مەزرعی کە لە دوای باوکم بەجێماوە پێ بدەیت. بە هیچ شێوازێ قبوڵم نییە. شتی وە نییە. بۆت نییە ئەو قسەیە بکەیت جەنابی پارێزەر. لە سبەی زووتر نییە. ئێمە پەنجە مۆرەکەین بۆ ئەو. کار بە. تۆ ڕازیت؟ کاکە سبەینە حازر دەبین هەردووکمان پەنجەمۆری دەکەین و ئەو مەزرعەیە شایستەی ئەو. چۆن سەیری ئاسمان بکەین. نەشەد دەزانم ئەو قەرەبووی هەست و سۆزت بۆ ناکاتەوە، بەڵام ئەو ژیان و خۆشەی کە باوکم بە خێزانەکەی ئێوە و دێها خێزانی تر دروستی کرد نامانەوێت. با بۆتم بێت. دڵنیا بن باش ئەو قەرار. دەستان خۆش بێ. کاکە ئەوجە با بڕۆین. با بڕێن. براکەم با بڕۆین. ئەنگە بڕۆن ئەم نێستا دێم. براکەم با بڕۆین. ئەنگۆ بڕۆن ئەم نێستا دێم. باوکە هەر شتێک بە خوێن دەست پێ بکە ئەبێ کۆتاییەکەش قبوڵمان بێ کە بە خوێن کۆتایی بێ. باوکە زۆر شتە بوو دەبا بە زیندوی پێ تێ بڵێم.